بەڵێەوە لە ئەستۆی حکوومەتی هەرێمەوە بۆ موچە هاتووە، بەڵام ئەمان نیەتیان باش نییە و ڕازگۆنین لەگەڵ موچە خۆرانی هەرێمی کوردستان، تەنانەت لەگەڵ پەرلەمانیش دەیانەوێ بەغدا دوو گوژمە پارە بنێرێ ئەمان یەک موچەی پێبن بە ناوی ئەوەی کە داهاتیان کەمە و نرخی نەوت دابەزیەوە، بەڵام نرخی نەوت بەرز بۆتەوە و پارەیان هەیە، بەڵام نایانەوێت دەست لە دزیەکانی خۆیان بدەن، دەیانەوێت دەست لە گیرفان و قوتی خەڵک بدەن و ئەم حکوومەتە کە ئەوەتەی هاتوۆتە سەرکار تەنها کاری بڕینی موچە و دواخستنی موچە و سزادانی فەرمانبەران و موچە خۆران بووە تا ئەو کاتەی دەست لە موچە ئەدەن لە ڕێی دەرماڵەوە بە ناوی یاسای چاکسازیەوە، دەیانەوێت بەم دوو گوژمە پارەیە کە 400 ملیاری تر بێ موچەیەکی پێ بدەن و دەست نەدەن لە پارەی دزراوی خۆیان و مەسلحەتی خۆیانەوەی کە لە نەوت بە ناوی جۆرا و جۆرەوە دەیبن و ئەوەشی کە لە ناوخۆ بە ناوی جۆرا و جۆرەوە لە گومرگ و خاڵە سنووریەکانی بن، دەیانەوێت ئەوانە کەم نەکەن، چاکسازی نەکەن، تەنها شتێک کە ئەیانەوێ بیکەن دەستدانە لە موچەی خەڵک و دەستدانە لە دەرماڵەی خەڵک بە ناوی یاسای چاکسازی. بەڵێ ئێستا یاسای چاکسازی کە دەیانەوێت جێبەجێی بکەن و وادەکەشی نزیکە لەو کاتا دەسەدەن لە دەرماڵە، لە مانگی حوتەوە دەسەکەن بە جێبەجێکردنی یاسای چاکسازی. موچەی هەرێمی کوردستان لە 154 دەرماڵەیە، ئەوانیانەوێت دەست لەو لە 154 بن بە ناوی چاکسازیەوە. ئەمەی من باسیەکەم بۆ سەرجەمی موچە خۆرانە پلە باڵاکان لێبڕینیان لێکراوە بە نیوە، ئەوە توانم بڵم تا ڕادەیەک باشە، ومێدمەکرد زیاتریش کەمی بکەنەوە، بەڵام ئەوان نیەتیان بەرامبەر بە موچەی موچە خۆران نیەتێکی خراپە و ئەیانەوێ بە فیعلی و بەواقعی دەسی لێبن، بەڵام بە ناوی چاکسازی و بەدەستدان لە دەرماڵە تا ڕادەیەک وای لەکەن کە نزیک لە موچەی ئیسمی بکەنەوە موچەی موچە خۆران، هەرکەس بە پێی پلەی خۆی. قەرزی هەرێمی کوردستان توانم بڵێم بەهانەیەکە بۆ درێژەدان بە دزی و تاڵانی داهاتی هەرێمی کوردستان، جگە لەو پارانەی کە نەیانداوە بە موچە کەس نازانێت چیان لێ کردووە بە ناوی پاشەکەوت و پێنەدانی موچەوە، هەموو پارەکانی تر بردویانە لە پارەی بانقاهلی و بازرگانی و تیجاریەکانەوە و لەو پارانەی تر کە لە نەوت بردویانە پارەیان بردووە، ئێستا ناویان ناوە قەرز. ئەمە بە هیچ شێوەیە حەقیقی نییە و ڕاستیش نییە. هیچ قەرزێک بەڵگەی نییە ئەوەی کە حکوومەتی هەرێمێڵێ جا لەوە بەرهێن بێ لە بازرگان بێ لە هەر کەسێک بێ، بۆیە ئێمە بڕوا ناکەین کە ئەوان قەرزار بن و قەرزیشیان کردبێ بۆ موچە، بەڵکو لە مانگی ڕابردووە بە پێی زانیاری ئێمە پارەیەکی باش کە نزیکە 100 ملیار دینار بوو هێنا بویانە هەولێر و لەوە موچەیان داوە نەک لە پارەی قەرزی بەڵێندەر و قەرزی بازرگان. گومانەکرا هێنانەوەی پارەکەی لوبنان بێ، پارەیان زۆرە، لە شوێنی تریش پارەیان هەیە، ڕەنگە بەشێکیان هێنابێتەوە بۆی لەو باری ئەحراجی دوای سێ مانگ توانیان موچەیەکی تر بنەوە و ئێستا بەرە و ناوەڕاستی مانگی شەشە چین، هێشتا موچەی مانگی یەکیان داوە. ئەمە فەزاحەتی حکومڕانی، هەر کەسێک حکومڕانی وا بکە حەقە خۆی دەست لە کار بکێشێتەوە. ئەوەی کە حکوومەت خۆی ڕایگەیاندووە 30 ملیۆن دۆلاریان لە کاتی دابەزینی ئەو مانگەی ڕابردووە هێناوەتەوە کە هەر بەرمیلێ نەوت $2.20 ماوەتەوە بۆ هەرێمی کوردستان. ڕاستە نرخی نەوت دابەزیەوە، بەڵام لێبردنی پارەی نەوت تا ڕادەیەکە کە پارەی ئاویش نایڵێتەوە بۆ خەڵکی کوردستان، لە 160 پارەی نەوت هەر نایەنەوە، کەس نازانێت بە ناوی جۆرا و جۆری قەرز و نازانم کری کۆمپانیاوانەوە دەیبن کە هیچی حەقیقی نییە. هەنەڵێن 6 ملیۆن دلار مانگی ڕابردوو 30 ملیۆن دلار، لە پێشتریشا 300 ملیۆن دلار لە 700 ملیۆن دلاریان هێناوەتەوە کە زۆرترین داهاتیە وڵاتە دیار نامێنێ داهاتی نەوتە. لە کابینەی پێشوو بەردەوام بووە، لەم کابینێش بە هەمان شێوەیە. لە کابینەی پێشوو سەرۆکی حکوومەت وتی ئێمە بەدەستی نەک بە قەرزی بانقی کە فایدەی بچێتە سەر، دوو جار هەر جارەی 500 ملیۆن دلارمان بەدەستی وەرگرتووە لە نەوتەی دەینەوە، واتە نەوتە دەینەوە لە مقابلیا بە کۆمپانیا تورکیەکان، بەڵام ئێستا بە ناویەوەی گوایە 3 ملیار دلار قەرزی تورکیایان لایە و مانگانە بەم ناوەوە پارابن، ئەوەش ڕاست نییە و شێوازێکی ترە لە بردننی پارە.